ئەگەر ئەم جارە بزمار لە قەوارەی کوردی بدرێت ترسناکتر و کەمەرشکێنترە. تەختەی شەترەنجی کوردستان لە ئێسادا چەند جوڵەیەکی ترسناکی لەسەر دەگوزارێت. چاودێران مەترسی ئەوە باز دەکەن ئەگەر ئەم جارە بزمار لە قەواری کوردی بدرێت ئەوە زۆر ترسناکتر و کەمەرشکێنتر دەبێت لەوانی ترکەلەی دراوە. ئێستا لەلایەک دۆخی شنگال لە کاتژمێری سفر نزیک بۆتەوە و ئەو کاتەی سوپای عێراق دیاری کردبوو بۆ چۆڵکردنی شارەکە کۆتایی هاتووە و ئیدی چاوەکان لەسەر پێشاتی نوێن و خەڵکەکەشی بڕیاری مانەوە و بەرگریان داوە. لەلایەکی تر سەرۆکی هەرێم بانگهێشتی فەڕەنسا کراو یەکێک لە بابەتەکانیان وەکو لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیدا ئاماژەی پێکرد سووریا بوو کە دیارە مەبەستیان لە ڕۆژاوای کوردستانە. چاودێران بۆ چوونیان وایە لە ڕووی استراتیژیەوە شنگال کاریگەری لەسەر باشوور و ڕۆژاوای کوردستان هەیە. ئەو سەردانەی بارزانی لە کاتێکدایە کە نزیکبوونەوەیەک لە نێوان تورکیا و فەڕەنسا هاتۆتە ئاراوە وەک دیارە فەڕەنسا دەیەوێت بەلێدان و بچووکردنەوەی کورد دڵی تورکەکان ڕازی بکات. لە ئێستادا تورکیا لەلایەک کەوتووەتە ڕاوەدونانی ڕۆشنبیران و نیشتیمان پەروەرانی کورد لە وڵاتەکەی و لەلایەکی تریشەوە خەریکی چنینی تەونی پیلانگێڕیە دژی کورد لە ڕۆژاوای کوردستان. ڕەنگ بێت یەکێک لە ئاگەرەکانی شەڕێکی تری کورد و کورد بێت بە شێوەیەکی ورتر شەڕێک لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان کە ئەگەری ئەوەش هەیە یەکێتی و گۆڕان لە ڕووی سیاسی و سەربازیەوە لەو شەڕە تێوە بگلێن بە تایبەت ئەگەر تورکیا ڕوویەکیان بەڕوودا بکاتەوە. شارەزانی سیاسی باز لەوە دەکەن لەبەر ئەوەی شەڕ لە شنگال بە گوێرەی ڕێکەوتنامەی هەولێر و بەغدا بەڕێوە دەچێت کە ئەمریکا پاڵپشتی دەکات و ئەمە ژوا دەکات ئەو هێزە شیعیانەی دژی ئەمریکان و هاوپەیمانی ئێرانن بگلێنە ناو شەڕێکی لەم جۆرە. بە تایبەت لە تێپەڕاندنی بودجەی عێراقیشدا ڕۆڵی ئەو هێزانە پەراوێزخراو پلانەکەی ئەمریکا سەری گرت و هێزە گەورەکانی شیعەشکە نزیکن لە ئێران وەکو فەتح و دەوڵەتی یاسا لاو کێشەکە کرانە دەرەوە. دیارە ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی لە مەسەلەی شنگال هەڵوێستێکی تند و پێچەوانەی سوپای عێراقیان هەبێت بە تایبەت ئەگەر زانیان ئەو هەنگاوە زیانێکی گەورە بە ئێران دەگەێنێت و ڕێگای گەیشتن بە سووریای لێ ئاڵۆز و سەختتر دەکات. چاودێرانی سیاسی مەترسیەکی گەورە لەسەر خاکی هەرێمی کوردستان ئاشکرا دەکەن و تاکید دەکەنەوە لەوەی ئەگەر حکوومەتی عێراق جددی بێت لە گەڕانەوە بۆ شنگال بەو جۆرەی کە بڕیاری لێداوە ئەوە واتای ئەوەیە شەڕێکی هەرێمی ترسناک لەسەر خاکی هەرێمی کوردستان بە تایبەت ناوچەی زەردا دادەگیرسێت. ئەگەری زۆرە ئەو شەڕە فراوان بێت لەبەرەوەی یەکێک لە ئەگەرەکانەوەیە تورکیا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کار بۆ درێژە پێدان و بەردەوامبوونی ئەو شەڕە بکات تا لە کۆتاییدا ناوچەکە دەخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە. بۆ ئەوەش بۆ چوونی زاڵ ئەوەیە ئەو شەڕە درێژکراوەی ئەو پلانەی تورکایە کە لە زستانی ڕابردووەوە خۆی بۆ ئامادە دەکات و لە هەنگاوی یەکەمیدا لە گارە شکستی هێنا و دەیەوێت لە شنگال قەرەبووی شکستەکەی بکاتەوە. لەو گێرە و کێشمە ئاڵۆزانەی پێشبینی دەکرێت ڕوو بدەن چاودێران پێیان وایە ئەگەری ئەوەش هەیە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەش دەستەوەستان نەبێت و ڕەنگە شەڕەکە بگوازێتەوە ناو شارەکانی ناوچەی زەر. ئەو کاتە شەڕەکە بەتەنها لە نێوان هێزە چەکدارەکان نامێنێتەوە و دەپەڕێتەوە ناو شارەکانیش. ئەگەری هەرە مەترسیداریش ئەوەیە شەڕەکە گەورەتر بێت و بکەوێتە نێوان هەردوو بەشی ڕۆژ ئاوا و باشووری کوردستان. دکتۆر کامران منتک پسپۆڕی سیاسی و مامۆسای زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین باز لەوە دەکات ئەگەر ئەمە ڕوویدا پێشکەوتنێکی زۆر مەترسیدار دەبێت لە شەڕی ناوخۆی کوردی و لەو قۆناغا هەستیارەدا زیانێکی زۆر گەورە بە مەسەلەی کورد دەگەێنێت. هەروەکو ئەو پسپۆڕە سیاسیە مەترسیەکە فراوانتر دەبینێت و نایشارێتەوە ئەوەی دۆخەکە مەترسیدارترەکات وا پێدەچێت جۆرە ڕێکەوتنێکیش لەم بارەوە لەگەڵ رووسیا کرابێت لەبەرەوەی ماوەیە کە ئەمریکیەکان بە ئاشکرا ڕای دەگەێنن کە ئەوان چیتر بەتەنها ناتوانن کاروباری جیهانی بەڕێوە بەرن و پێویستە رووسیاش بە بەرپرسیارەتی جیهانی خۆی هەستێت. دیارە ئەمەش واتای گەڕانەوەیە بۆ پێش قۆناغی سیستمی تاک جەمسەری بە واتایەکی تر جارێکی تر بوونەوەی کوردستانە بە ناوچەیەکی تامپیۆنی و
دیسان کێشەکان لەسەر حسابی بەرژەوەندی کورد چارەسەر دەکرێن. شارەزایان و ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن سەرباری گەورە نیشاندانی مەترسیەکان لەسەر کورد کۆکن لەسەرەوەش. زلهێزەکان دەیانەوێت لەسەر حسابی مەسەلەی کورد سازش لەگەڵ تورکیا بکەن، چۆن رووسیا گڵۆپی سەوزی بۆ داگیرکردنی ئەفرین داگیرساند و ئێستا ئەمریکەکانیش بەڕزگارکردنی ئەفرینی لە قەڵەم دەدەن. لە کاتێکدا ئەوان خۆیان بە هاوپەیمانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە لە قەڵەم داوە. بە هەمان شێوەش ئەم جارە دەیانەوێت شنگال بخەنەوە بەردەستی عێراق. وەکو دەوترێت لە هەموو ئەو گۆڕانکاریانەی باسکران مەترسیدارترەوەیە. نێوماڵی کورد زۆر پەرتەوازەیە و ئەوە ژوا دەکات لە هەر ئەگەرێکی لەوانەی پێشبینی دەکرێن ڕوو بدەن کوردستان و کورد زەرەرمەندی یەکەم بێت. بۆیە بە پێویست دەزانرێت کورد لە هەموو پارچەکان گەورەتر و قوڵتر سەیری ئەو هاوکێشە ئاڵۆزانە بکات و ئیرادەی نیشتیمانی خۆی بپارێزێت، چونکە ئەم جارە بزمار لە قەواری کوردی بدرێت زۆر ترسناکتر و کەمەرشکێنترە لە هەموو ئەوانەی پێشتر کە لێی دراون.